شەمی شەوان ئەی شەمی شەوان ئەی شەمی بەشەوق چرای شەوان هەی ژیانی من هەی ڕۆحی ڕەوان ئەی گلێنەکەی دێی بێخەوان هەر ئەڵێم تۆ بڵێ ڕۆژە لە ڕۆژان ما بێ و بێتەوە لەبەرەوەی هیچ شتێکم نەدیوە. ئایا ڕاستە یا ڕاز نەبووە نازان. بەڵێکاتێکە ئەو دەرکەوتیتر من بێ سەر و شوێنم بەتشتی خۆری جوانی ئەو بەجارێ قوڵباکێنم وەکو چۆن نەما مێگەر بەلوولەی باتوەی هێن. عەبدولقادر جەلال مەحموود ناسراو بە قادر کابان لە ساڵی 1937 لە شاری سلێمانی لە گەڕەکی مەڵکەندی لە خانەوادەیەکی هونەرمەند و هونەردۆست لەدایک بووە. هەر لە سەرەتای منداڵیەوە لەگەڵ خوێندن و کارکردنە خولیای هونەری هەبووە و دەستی کردووە بە کاری هونەری و گۆرانی وتن. باوکی من هەر لە سەرەتای مناڵیەوە خەریکی کارکردن بووە با بڵێن خراوەتە بەر پیشەی دەلاکی لەبەرەوەی کە تا قۆناغی سەرەتایی خوێنەوە تا توانی وردە وردە ژیانێک بۆ خۆی پێکەوە بنێ و سەرتاشخانەیەکدا بنێت. خاڵقات ساڵی 1950 دوکانی دانا. ئێمەشان کرد بە شاگرد من و جەمالی برای تەمەنم 8 ساڵ بووە کە دوکانی دانا و من چمەتە لای دوکانەکەی خاڵقات لە ئەو کاتە سێهەم دوکان بوو لە سینەمای سیروانەوە کە ئێستا بووە بە مەطعەم. یەکەم نا دووەم نا سێهەم دوکانی خاڵقات بوو. ئێستا بووە بە قەیسەری و بازار و قەیسەری بازاری کەسەمۆڵی لێەوە. من لەگەڵ کاکار پەیوەندێکی ینی هاوڕێەتی نەبوو ینی بۆ کوبراوە بووین ڕاستێک لەبەر ئەوە زۆربەی وەخت لە دوکانەکەی ئەو دانیشتین هەر من نەبووم خەڵکی تریش هەر هاوڕێ و دۆست و برادری کە هاتن لەوێ دانیشت. ئەو قسە و باسانەیەمان کرد هەمە جۆر بوون، باسی سیاسەتمانە کرد، باسی بازێ کێشەی کۆمەڵایەتیمانە کرد، باسی ژیانی خەڵقمانە کرد، هەنێ جاریش باسی هونەر و ئەدەبوانمانە کرد. بە تایبەتی هەردووکمان زۆرمان چێش لە باسی شیعر و ئەدەب بەگشتی و مۆسیقا و ئەوانە. ساڵی 67 زەواجمان کرد. پێشتر یەکمانە ناسی خزمایەتی هەبوو لە بینمانە لەبەرەوەی خوا لێ خۆش بووی کاکم برا گەورەکەم خوشکی ئەوی هێنابوو بە واستەی ئەوە ئاشنایی و خزمایەتی و هاتوچۆی تر زۆر بوو لە بینمانە. ئیتر نسیب بۆ قسمە دوا بوو منیان داوا کرد بۆ ئەو منیان هێنا بۆ قادر. هەموو ڕۆژێ لەبەر سەیری بتی ئەو بەژن و باڵایە لەسەر ڕێیا وەستم لەسەر ڕێیا وەستم هەتاکو ئاوی پێمدایە. ئێمە سێ مناڵین، دوو براوە خۆشچێک ئەوان لە دەرەوەن
براکەم و خوشکەکەم ئەوانیش قۆناغی خوێندنیان تەواو کردەوە کە ئەوانی برام پەیمانگەری ڕۆژانەکان بەشی شانۆی تەواو کرد کوێستانی خوشکیشم کولەی زەراعی تەواو کرد ویژە سەهەر لە دەرەوەیە قادر کابان لە دوای شۆڕشی 1950 لە ساڵی 60ەکاندا بەوتنی چەند گۆرانیەکی نیشتیمانی بە شێوەیەکی جددی دەستی کردو بە گۆرانی وتن و تا ساڵی 1970 لەم ڕێگایە بەردەوام بووە. قادر کابان نۆ بەرهەمی تۆمارکراوی هەیە و هەروەها چەند بەرهەمێک کە لە ستۆدیۆ تۆمار نەکراوە لەسەر شانۆ یان لە ماڵان لەسەر کاسێت تۆمار کراوە. تیپی مۆسیقای مەولەوی، تیپی مۆسیقای سلێمانی، تیپی مۆسیقای هەولێر ئەو گروپانە بوون کە قادر کابان کاری هونەری کردووە لەگەڵیان. ئەگەر بێتە بیرم لە ساڵ 1960 بۆ یەکەم جار لە بەردەمی جەماوەرا کە گۆرانی وتبێ ئەو شیعرەکەی هەژار بوو بە دەربەدەری یان لە ماڵی خۆم لە خاکی عەرەب لە ئێران و ڕۆم ئەو شیعری وت ڕەنگە تا ئێستاش بە ڕێکۆردکراوی لای خەڵەڵما بێتەوە هەیە ئەوە بۆ یەکەم جار ئەو شیعری وت. دوای ئەوەش ئیتر وردە وردە ناسرا لە ناو خەڵقاکەوە کەسێکی وا بەهرەمەند نەبوو. يان لمالي تو لخاكي عرب ليلا نورو ڕۆژێکیان لە دوکان دانیش بوو هینێکە بوو ئەوسا بۆ مناڵ ئەکڕا پیانۆی بچووک بوو ئەوە هێنای داینا بڕوا بکە ئاوازی پێدەرێنە زۆرم پێسەیر بوو وتم باشە ئەوە چۆن وتی وەڵاهی ئیتر ئەویان بە ئەوەی کە پێڵێن سەماعی بە سەماعی ئەوەیە کە دیارەخۆ ئەو مۆسیقی نەبوو خۆشی بەڵام حەزی لێبوو زۆر. قادر کابان کاتێک ئێمە سەرەتای دروستبوونی تیپی مۆسیقای سلێمانیمان هەبوو پێکهێنابوو ئەو ناوبانی هەبوو ئەتوانە بڵێم یەکەم تیپی موزیکی ئەکادیمی زانستی لە شاری سلێمانیە کە دروست بوو بوو تیپی مۆسیقای مەولەوی بوو ئەو لەگەڵ ئەو تیپا بەرهەمی هەبوو کاری کردبوو و کەسایەتیشی هونەری دیار بوو. هونەرمەند قادر کابان ئیتر لە ئەوەڵ ڕۆژی دەستپێکردنمان لە کاری هونەریمانە و وەکو تیپی مۆسیقای سلێمانی لەو ساتانەوە لەگەڵمانە بووە. بەرهەمەکانی هەمووی لە ئاوازی خۆی بوو خۆشی تێکستەکانی هێنا لە ڕووی با بڵێم هەڵبژاردننی تێکستەوە زۆر زیرەک بوو هۆنراوە و تێکستی جوانی ئەهێنا بۆ بەرهەمەکانی. بەڕاستی قادر کابان ستایلێکی تایبەتی خۆی هەیە ئەتوانم بڵێم وەکو چۆنەڵی قوتابخانەیەکە لە ئەدای گۆرانی کوردیە لاساییکردنەوە نییە لە هیچ شتێکی کە ناچێت ئەمانە هەر هەمووی سیفەتی جوانی ئەم هونەرمەندە بوو بێجگەلەوەی کە خۆشی بەڕاستی ژەنینی ئامێرێکی و گوعودی بە شێوەیەکی سەرەتاییش بێزانیوێتی بۆی کارەکانی خۆی پێ ئەنجام بە. ئەم ستایلێکی نوێخوازیش بوو لە عینەن کاتە
بێگومان ئەم شێوازە گەر بەردەوامی بواە گەر ئینتاجی زۆر بواە بەرهەمی زۆر بواە زۆرتر زیاتر هوەری گۆرانی و مۆسیقای کوردی دەوڵەمەندترە کرد. بۆ سەوزایی دەور و پشتم بۆ ئاسمان بۆ شاخی بەرز خانووی تازە دنیای جوان ئەڕۆیشتم بە سپایی کشومات ئەڕۆیشتم بە سپایی کشومات لاشە سست و دڵکەیلی تاسە و ئاوات لاشە سست و دڵکەیلی تاسە و ئاوات تاسە و ئاوات سێبەر بوو کاتی بەیانی بەیانی جادە چۆڵ و سێبەر بوو کاتی بەیانی بەیانی ئەڕۆیشتم خەیاڵاوی ئەمڕۆنی ئەڕۆیشتم خەیاڵاوی ئەمڕۆنی وەی ئەمڕۆنی مامۆستا کەریم کابان لە چاوپێکەوتنێک لە ساڵی 1994دا کە تارا حەمە سەعید لەگەڵی کردووە سەبارەت بە قادر کابان ئەڵێت قادری برام دەنگێکی زۆر خۆشی هەبوو نەک بڵێم وەک برایەک چونکە بەڕاستی دەنگێکی زوڵاڵ و بەتوانای هەبووە و تەبەقەی دەنگی بەرز بووە هەروەها ئەداکردن و هەڵبژاردننی شیعری زۆر بەهێز بووە و لە بیرمە ئەیوت گۆرانیەک کامیلە کە شیعرەکەی و ئاوازەکەی و هەروەها وتنەکەی بەتوانا بێت قادر زۆربەی گۆرانیەکانی ئاوازی خۆی بووە بەڵام من و خالید سەرکار و ویلیەم یوحەناش ئاوازمان بۆ داناوە ئەو بەرهەمانەی کە من ئاوازم بۆ داناوە جادە چۆڵ و سێبەر بوو لە ڕێی دڵداریدا بۆ کچی شۆخە من و قادر هەر ئاوازێکمان دانایە بۆ یەکترمان ئەوت و ڕێکە خست پێیەگەڕۆکی کوچەی یار نەبێ لە هاتوو چۆدا بریندار نەبێ دایم زەعیف و دەردەدار نەبێ لە کۆتەی عەشقا گرفتار نەبێ لە کۆتەی عەشقا گرفتار نەبێ ئەو پێیە یاخوا یاخوا دایم ئاوازێکم بۆ کرد من بە شعرێکی تایبەتی خۆم کە هەڵم بژاردە بوو بۆم برد بۆ دوکانەکەی زۆریشم با بڵین شەرمە کرد لەو ڕۆکەوە من ئاوازێک بۆ هونەرمەندێکی وا ئەەکەم بەڵام ئەو جورئەتەم ما بخۆم و چوم بۆ لای زۆر ئاوازەکەی بەدڵ بوو زۆری پێخۆش بوو بەسووتی تکام هەیە وایە شعرێکم هێناوە حەزەکەم ئەم ئاوازە لەگەڵ ئەم شعرا بڵێم شاری ئەخۆلی شاعیر بوو عمری شیرین بەجارێ ماڵی وێرانم بەسەر چووە دەیژینم شعرەکەم کە خوێنەوە بەڕاستی سەرنجم هەبوو لەسەر شعرەکەی هەتا وەکوتم کا قار ئەم شعرە زۆر مەساوی و باسی ینی با بڵین سەرقەبران و ئەم شتانە زۆری تایە بۆچی شعرەکە وابێ بۆ دەرەجەیە وتی وەڵڵی کا خالید ئەم شعرم دەمێکە ویستومە ئاوازی بۆ دابنێم ئێستا شۆم ئاوازە بۆ من هێناوە وەڵڵاهی کتومت خۆشم و خۆشەویستیم بۆم شعرە و خۆمی تیا بینمەوە بەجارێ ماڵی وێرانم بەسەر چووە دەیژینم بەناکامی لە دنیادا بەناکامی لە دنیادا بەبەچوو عەمری شیرین بەبەچوو عەمری
فستیڤال بوو لە شاری بەغا قارکابان ئەم ئاوازەی منی وت هەتا عەلی مەردان و ئەوان لە هۆڵەکە بوون ئەوانیش بەرهەمیان هەبوو بەرهەمەکەمان تەواو کرد هاتە سەر شانۆ عەلی مەردان زۆر چاک لە یادمە هاتە سەر شانۆ لە پشتی شانۆ پیرۆزبایی لێ کردین و لەگەڵ قارکەبانە قسەی کرد وتی بەڕاستی ئەدایەکی زۆر زۆر جوانت کرد تێکەڵی ئاواز و شعرەکە بوو بوویت ئاگاد لە خۆن نەما بوو لەسەر شانۆ ئەمەنە زۆر بە جوانی ئەدا دەکرد قەت لە بیرم ناچێتەوە کە ئەوەی من کە مەبەستم بوو ئەو بە جوانتر گەیاندی لە ڕووی تێکست و لە ڕووی میلۆدیەوە ڕەفیقان خوایەکیەک لە دەورم کۆمەڵێ بگرن بەیادیکەم زەمانی زوم ژیانی ساڵی پێشینم بە خاکی گۆڕەکەم سنتەر ئەدەم ئەی هەم نشینانم لەگەڵ تابوتەکەم سەفسەف بە مەحزوونی بتان بینم بە مەحزوونی بتان بینم. هونەرمەند و دەنگبێژی کورد قادر کابان توانایەکی باشی هەیە لە ڕووی بەرزنووسمی دەنگەکانەوە واتە لە چینی قەرار و جوابە هەندێک لە ڕەخنەگرانی مۆزیکی پێیان وایە کە ئەم هونەرمەندە زۆربەی گۆرانەکانی لە گۆرانی عەربیۆ نزیکن بەڵام من پێم وایە تا ڕادەیەک ئەم بۆ چوونە ڕاست نییە لەبەر ئەوەی کە ئەگەر بێتە سەر لایەنی چۆنەتی گۆرانی وتنی ئەم دەنگبێژە یاخود ئەم هونەرمەندە زۆر بە کوردیەکی تەواو ئەدای کردووە لە گۆرانەکانی ئەو شێوازێکی تایبەتی خۆی هەیە بۆی نەشکاندوم پینێتی وارە زۆی دۆ هەرگەراوە مەلی برسیم چڵە و چۆ لە هەر باخێ گوڵێکی سوورم دیبێ لە هەر باخێ گوڵێکی سوورم دیبێ بۆی چوم هەزار درکی لە پێم چەقیبێ بۆی چوم هەزار درکی لە پێم چەقیبێ لە کاتێکا کە بۆ وترا ئاوازەکان ئاوازی کوردینین و ئەوە دەیان گۆرانی تر تۆمارەکرا لە تەلەڤیزیۆن و لە ئیزگە و لەوە کە کوردیش نەبوون و تۆماری ژەکرا و ئەڕوا تێش ئەپەڕێنرا و کەسش قسەی ناکرد ینی ئەویست دەنگی نەمرێ ئەویست دەنگی بە زیینوێتی بمێنێتەوە بەڵام بەداخەوە کۆمەک نەکرا یارمەتی نێرا بە هیچ شێوەیە کەس بە پیریەوە نەچوت زۆر جار خەفەتی بەوە خوار لەگەڵ منا زۆر جار باسی کردو حتا ناویشی هێناوە لای من کە ئێستا ناشێ من لێرا باسی بکەم ناویشی هێناوە کە چەند کەسی ڕێگر بوون لە بەردەمیەوە ئەو بەرهەمەکانی پێشکەشکا و هەریەکە بە بیانووی جیاجا و هەریەکە بە جۆرێک دەستیان ناوە بەڕوویەوە چەندین جار ئەی چوومەتە بەغا هەموو جارێک لیژنەی فەحسی دەنگ هەبووە سەرۆکی لیژنەکە هونەرمەندێکی کورد بوو هەموو جار ڕەفزی دەنگی منی کردووە نەزانم سەبەبەکەی چیە سەبەکەی ئەوەی پێمەڵێن ئەڵێن دەنگە موساعدنی لە چاوپێکەوتنێک لە ژمارە 33 ڕۆژنامەی پاشکۆی عێراق لە ساڵی 1970دا قادر کابان ئەڵێت من لە تیپی مۆسیقای سلێمانی ئەندامێکی چالاک بووم و لە هەموو چالاکیەکاندا بەشداریم کردووە بەڵام لە سەرەتای دروستبوونیەوە تاوازهێنانم لێیان بەواتایەکی تر لە ساڵی 1967 تا 1970 تەنها 4 گۆرانی تۆمارکراوم هەبووە جگەلەوەی هەر مانگێک بەدەیان نامم لەلایەن هونەردۆستانەوە لە هەموو لایەکی کوردستانەوە بۆ داهات و داوای بەرهەمیان لێ دەکردم منیش وەک شتێکی پێویست چەند ئاوازێکم پێشکەش بە لیژنەی هەڵسەنگاندنی گروپەکە کرد کەچی پەسەند نەکرا گوایە مۆشی کوردیان پێوە نییە زۆر جاریش داوام لە هونەرمەندەکانی تیپە کرد کە ئاوازم بۆ دابنێن یان کەم و کوڕی ئاوازەکانم چاک بکەن و دای ڕێژنە قاڵبێکی کوردیەوە بەڵام لێرەشدا کۆسپ ئەهێنرایە ڕێگام و ڕەخنەی ئەویان لێدەگرتم کە دەنگ و ئاوازم کوردی نییە بەناچار گۆشەگیر بووم و وازم لە تیپی مۆسیقای سلێمانی هێنا لەگەڵ ئەوەشدا ئامادەم لە پێناوی خزمەتی هونەری نەتەوەکەمدا لەگەڵ هەر کۆڕ و کۆمەڵێکی هونەری کوردیدا کە یارمەتیم بدات
هاوکاری بکەم و ئاواز و گۆرانی تۆمار بکەم بە مەرجێک کە لە ئاستی هونەریم نهێنێتە خوارەوە. زۆر جار مدیری تەلەڤیزیۆنی کەرکووکی ئەو سەردەما ینی سەبارەت بە بەرهەمەکانی و تایبەتی قاکابان کۆسپیە هێنایە بەردەممان یا با بڵێن مەبەستی بوو کە تۆمار نەکرێ. قارکابانی کە بوو لەوانەی کەوا لەلایەن ڕژێمەوە دایمەن چاوی لەسەر بووە و دایمەن بەرهەمەکانی خەتی سووری بەجێرا هاتووە حسابیان بۆ ئەکرد. زۆر دڵنیام کە کاری سیاسی کردووە بە درێژایی تەمەنی کەسێکی نیشتیمان پەروەەر بووەوە بەشێکی زۆری ئەو سیاسەتمەدارەکانی ئەو سەردەمەی شۆڕش دۆست و هاوڕێی بوون و بەشێکی بەرچاویشان ئێواران کە من بیرمە بە تایبەتی دوای هەرس لە دوکانەکەی ئەو سەر لە ئێواران کۆبوونەوە ئەوەی ئەو کاتە من بەرجێمەکەوت باسی شۆڕش و باسی پێشمەرگایەتی و هەڵسانە و ئەو بابەتانە بوون. زۆر کات کۆبوونەوەیانەکرد کە کۆبوونەوەیانەکرد بە دزێ بەم نێو دەویشتی کۆبوونەوەمان هەیە ئەگەر هەچ کەسی هەواڵی پرسییم بڵێ ئیشی هەبوو ڕۆشتووە لەسەر قسەی خۆی وامانەوت ئەگەر لە ماڵی خۆشیانە کۆبوونەوەی بکردایە سەرە لە ماڵی خۆیانە وایە بە دزێ و بەم نێو دەی و ئێمە ئەسم و ماڵەوە شتێکی وامانەیە کۆبوونەوەمان هەیە. دوکانەکەمان زۆر جار ئەو مەقەڕە پێشمەرگەکانی ناوشاری ئەو کاتە زۆر ئاهاتنە لای ئێمە. زۆر جاریش کە کەیکە گەهات نەناس بوو باسی تریان بەسەرایەناوە چوە سەر باسی هونەر و ئەدەب و ڕۆشنبیری و ئەوانم. کاری سیاسی لە وڵاتی ئێمە لەبەرەوەی زەبر و زەنگی بەعس و زەبر و زەری هەموو ئەو ڕژێمانەی پێشووی عێراق زۆر بووە. کارکردن لە سیاسەتا شتێکی نهێنی بووە. ینی لەوانەیە لە ناو خێزانی شاگەر کەسێکی زۆر نزیک نەبوو بێ نەیزانی لەوانەیە مەسەڵەن خێزانەکەی ئامۆژدەم زانی بێتی. بەڵێ من کە شوم پێکرد ساڵی 67 هەتا هەفتاکانیش هەتا 1970 هەر کۆبوونەوەی ئەکرد لە ماڵەوە. لەگەڵ ماڵی خەزورم لە پاڵیەکا بووین دەرگامان لە بەینا بوو. منی ئەناردە ئەودی و تر جەماعەتێک ئەهاتن من نەمەبینین. کۆبوونەوەیانە کرد لە ژوورەوانە هەتا 2-3 سەعات ئیتر دوای ئەوە ڕۆشتن. اینجا دوایی من نەچوومەوە ئەو دوو ماڵی خۆم کە ئەڕۆشتن. ئیتر وەزعەکە زۆر ناخۆش بوو 74 و 75 ئیتر ئەو بوو نەیەتوانی لە ماڵەوە دانیشن. زۆر کورد پەروەر بوو زۆر بەخەمی میلەتەکەیەوە بوو. ئەمنە خەفەتی ئەخوار کە لە دەرەوە ئەو هەموو ناحەقی ئەبینی ئەو هەموو زوڵم و زۆرداری بینی کە لە میلەتەکەی ئەکرا باسی ئەکرد داخی ئەخوارد زۆری پێ ناخۆش بوو. شەوێک لە ماڵی پورێکم بووین گەڕاینەوە ئەوان کلیلیان بێچوو ئەو تیەیتەوە لەگەڵما بچین ئەو کلیلە بینینەوە وتم زۆرم پێخۆشە. لەوێەوە کەوتە باسی هونەر و موزیک و گۆرانیەوانەوتی ئاوازم داناوە بۆ شعرێک کە باسی هەر چوار پارچەکەی کوردستانەکە. بە درێژایی ڕێگا تا پێما بگەشتنە لای ئەو لا باخی گشتیش هەر ئەو کاتە ئاسایشی بابلین ئەمنی عێراقی بارگاکی لەویا بوو گۆرانەکەی ئەوتەوە و بەوەندەی بیرمەکە لە ناو شعرەکە باسی دەرسیمی تیابوو باسی مەهاباتی تیابوو باسی سلەیمانی تیابوو چەند شارێکی تری کوردستانی گەورەشی تیابوو. ینی زۆر بەداخۆم هەمیشە کە بیری لە یەکەمەوە ینی داخێکی گەورەی لە دڵما کە بۆ ئەو گۆرانیم لەبەر نەکرد و داخەکەش لەوە گەورەترەوەی کە بۆ خۆشی پێم وانە ینی من نەمبیستوێتەوە کە لەسەر کاسێتێک لە شوێنێک یاوتی بێت یا تۆماری کرد بێت و ما بێتەوە بەداخ.
والسورة جوانكي باخي وعجيانا ورحمة لدوني تاغب بيامي وانا بەس خۆی دوو شەو لەسەر یەک خەوی دی پێشەوەی بگیرێت. بەیانی هەستا کە کاتی نان و چای بەیانی وتی وەڵا ئیمشەو خەوم دی لە خەوما گیرا بووم حکومرام بە ئێعدام. ئەو شەوە هیچ بۆ بەیانیە هەم دیسان بکە هەستایە لە خەو وتی وەڵا ئیمشەو عینی خەوم دیوە لە خەوما برام ئێعدام بکەن. وەک ڕۆژەکانی کە نانی خوارد و ڕۆی بۆ دوکان بتی نازانم ئەم خەوە چیە دوو شەوە لەسەر یەک ئەیبین. وەڵام من ئێستا بەیانی کە ڕۆی بۆ دوکان نیوەڕۆ هاتەوە بۆ نان خواردن دەوری سەعا یەک بوو. نانی خوارد و ڕۆشتەوە بۆ دوکان کە چوو بۆ دوکان دەوری سەعات دوو بوو چووە بۆ دوکان. عسر بوو پیاوە کات کورد بوو خەڵک سلێمانی بوو هەر خۆی بوو بەتەنیا هاتە ژوورەوە ڕاستێکی ئێمە هەمووەمان ئەمان ناسی هەمومان هەموو کەس لە سلێمانی زانی کە ئەوە فەرمانبەری ئەمنی سلێمانی بەس کورد بوو هاتە ژوورەوە سەلامێکی کرد و ئێمەمان زانی هاتوو سەر بتاشی پشەنی چاچی لەگەڵ کاقارە کرد و لە دوایە چۆن نزیکیوەتی کاقار لە دایرە ئیشی 5 دقیقەیان بێت. ئەوتی باشە بەسەر چاو سەدرەی لە بەرابێ سەدرەکەی داکەن قەمسەڵە و چاکەتەکەی کرد بەسەرا و وازانم زستانیش بە خەریک بوو هین یەکرد علادینەوە نەوت یەکرد علادینەوە بە منی و دووتی کاکفات تۆ مەڕۆ لێرە بە تاوکویەمەوە تا لای مزگەوتی گەورە ڕۆشتون و لەوێ سیارەیەکی ئەمنی بەلدە وەستاوە سواری سیارەکەیان کردو و بردویانە تاو من زۆر دانیشتم دانیشتم دنیاش تاریک بۆ هەر نەهاتۆ دوای دەرگاکەمان داخست دەرگای دوکانەکەمان داخست و ئیتر چوینەوە کە ڕۆشت بوو ئیتر ئەو ڕۆشتنەی ڕۆشت تا ئێستا نازانین بۆ کوێیان برد چی لێکرا و چۆن لە ناویان برد. کاتی ئەو ژیرا من لە پۆلی شەشی سەرەتایی بووم بێگومانەوە ڕۆژێکی ناخۆشە من تەبیعەتی مناڵی وا بوو مەسەڵەن دای من چاوەڕێمە کرد کاتی هاتنەوەکانی مەزانی بەڕاستی پێشەوەی بێتەوە حەزمە کرد یعنی هەستمە کرد کلیلەکانی لە جدای من لە حەوشە بوو وەکو مناڵ ئینسان لە عمرانە زیاتر لە حەوشەی یاریەوە ئەومانە کرد جۆم لە زڕی کلیلەکانی بوو پێشەوەی دەرگاکە بکاتەوە نەمەهێشت خێرا خۆمە گەشتمە دەرگاکەم کردەوە بەس ئەو نیوەڕۆی و ئەو ڕۆشتنەوەی تر ئاخر جار بوو جۆم لە زڕی کلیلەکانی بوو جارێکیکە نەهاتەوە.
لای ئێوارەکەی ماڵی ئێمە سیرمان کرد تەوان بەڕێکەوت نەخۆش بوو دایکەمەوە ئێوارەیە کەوت بوو بەڕاستی لە جێگەیە هەرچی پیاوی ناسیاو هەیە مەسەن ناسیاوەکانمانم هاتن یەک لەسەر یەک من سەیرم لێت نەمانەزانی وامەزانی بۆ ئەوێن نەخۆشە تومە زەوان لە دەرەوە حداسەکان بیستووە باشە بەس نیانەزانی چۆن باسی بکەنیان چۆن بی دەرکێنن ئیتر ئەو ڕۆژە بە منیان نەوت وتیان چوە بۆ هەولێر بۆ کاری هونەری جارجار ئەچوو بۆ ئەوێ وتیان چوو بۆ ئەوێ ئەو ڕۆژە بە منیان نەوت بۆ بەیانە کە زانیان بەرنەبوو گیراوە براکەم هات پێیوتم وتی وەڵا گیراوە و بە تۆمان نەوتۆ دوێنێ وتومانە بەشک و بەر ببێ قادر کابان لە ڕۆژی 28 دووی 1970 لەلایەن حکوومەتی باسی عێراقەوە دەستگیر کرا و بێسەر و شوێن کرا دوایی چەند ڕۆژ هاوسەر و برا و خانەوادە و دۆستەکانی دەستیان کرد بە گەڕان بە دوایدا 10 ساڵ لەم سجن بۆ ئەو سجن لەم شار بۆ ئەو شار بە دوایدا دەگەڕان ئەمنی سلێمانی کەرکووک مووسڵ بەغداد ئەبوو غرێب و زۆر شوێنی تر بەڵام هیچ ئەسەرێکی نەدۆزرایەوە و هیچ بەرپرس و هیچ کەسێ زانیاری نەئەدا و ئەیانوت ئاگامان لە هیچ شتێک نییە حکوومەتی باعس هونەرمەند قادر کابانی تەنها بە تاوانی ئەوەی کە ڕاستگۆ و ئازادی خواز بووە و خەمی میلەت و نیشتیمانەکەیە خوارد تووشی چارە نووسێکی نادیار کرد کە شایانی نەبوو لە بەڵگەنامەیەکی ئەمنی سلێمانی کە دوایی دۆزرایەوە دەرکەوت کە ڕژێمی باعس بەنیاز بووە 4 ڕۆژ بەر لە ڕاپەڕینی سلێمانی 25 هونەرمەندی شاری سلێمانی وەک بارمتە دەستگیر بکات و لە کاتی پێویستدا لە سێداریان بدات کە خۆشبەختانە فریای ئەو پلانە نەکەوتن وەڵا وەزعێکی ناخۆشمانە بوو 3 مناڵی وردم هەبوو ڕۆژم لێ ئەبوو ئەگەڕام بە دوایە شەویش بە دیار مناڵەوە ئەگریام هیچم دەستگیر نەئەبوو ئەو ساڵانەی کە تێپەڕین زۆر بە ناخۆشی بەسەرێما تێپەڕی ئەڵبەت بیدایەت زۆر نەیانێژ لە ماڵەوە بین دیار بوو کە ماڵی خاڵەکان مەچوین یان بریوە بۆ بوو کە دوور خریم نەکە ئێمەش بگیرێن چکە ئەوسا عادەتی ڕژێمی بەعزوا بوو کە هیچی شێگرێت چوو ماڵ مناڵەکەشی لەگەڵیا ئەبرد ئێمە کە باوکم گیرە پاشگرتنەکەی فترێکی کەم ماڵ و زەوی کە هەی بوو دوکان هەمووی مەسادەرە کرا لایەن ڕژێمی بەعزەوە هەموو شتەکانمان دەستی بەسەرا گیرا شخصێکیان پێوتم لە بەهۆی پیاوێکی داوسێمانەوە وتی وەڵام من برازایەکم لە سووسێ بەر بووە ئەڵێ کاقارم دیوە گوایە دیوێتی هەستان پەرەپەر چوون بۆ ئەوێ مامەکەشی بەر لەگەڵ خۆما کە گوایە ئەو خاڵقاری دی و معلومات دەزانێ وتی وەڵای من کاقارم هەر نەدیوە چێ لە من دیومە پێوتم کاکەمەمە بۆ ئەتەسی مامیشیم لەگەڵا بوو مامەکەی وتی پێی بڵێ کاکە خۆمەش خۆمانەیە خزمی خۆمانە و خاڵێتی و جیرا حەزەکە معلوماتی لێ معلوماتەکانی بزانن پرسیارم لێ کرد چەند پرسیارم لێ کردی بەخوا نەمدیوە نازانم نەمدیوە وا چەسانە بۆیان گوایە لە ئەمنەوە ئەگەر بێت و باسی ئەمن بکەیت و قسە بکەی ئەم جارە گرینەوە ئەدامە دەکەین لەبەرەوە کەس نەیەوێرا بڵێ من دیومە یا نەمدیوە یا لەگەڵما بۆ هەتا دوورا و دووریش نارێوێرا قسە بکەن بڵێ دوورا و دوور دیومە ڕۆژی چواردەی 1970 من لەگەڵ کاکشرکۆ بێکەس و کاگڕەوە بێگەر لە جاخانەی شعب دانیشت بووین برادێکی دەستگای ڕۆشنبیری هات پێویستین ڕۆژی سیانزە بوو وتی بەیانی کە چواردەیەکە
لە خۆڵی کارگەی جگەرە سعدی مەهدی ساڵح ئەندامی قیادەی قوسری بەعزیەت بۆ ئێرە و حەزەکە فەنان و ئەدی ببینێ و بێت سبێنێ ئێوە بێت کاک شەرکۆ وتی بە ئێمە مزەکەرێ بنووسین سبێنێ مووقفمان هەبێ لەوێ و کاک مستەفا عەلی بە قسەی من بوو کە قسە بکات لەسەر بە عەرەبی یەکەم خاڵ کە ئەوتی و نووسیمان بەربوونی هونەرمەند قادر کابان لە دواییە کە ئەو ئادەشتمان بێت لەلایەن قیادەی بەعسی ئەو قسە کە لە سلێمانی بوون هیچ وەڵامێکمان بۆ نهاتۆ تەنها یەک وەڵام لەبێ ئەوش ئەڵێ چارەنووسی قادر کابان ئێمە هیچ ئاگاداریکمان نییە بەوە ئێمە تێگەیشتین کە قادر کابان شەهید بووە هەر چاوەڕوان بووین تا ئەو کاتی دڵنیاکرانەوە کەس و کاری دڵنیاکرانەوەی شەهید کراوە کە نەماوەی تر كرد كردستان صبرن بسرتا برياري نما زۆر کە ڕەت توانای جۆگرتنی گۆرانیەکانی منی كردي أعداء نبذ ناشراوي دول بشانازي ناوي تيرو زي أنو شتو بورو ليهوزي دلايا لايا ساقالي جايا وزقا رنجرون نشر دمايا وزقا رنجرون نشر دمايا کە باوکم گیرا من 8 ساڵ بووم طبعاً لەو کاتەوە کە ساڵی 81 کە تاوەکو ئێستا 33 ساڵە ئەمماوە زۆر هەمووی بە بەردەوامی بە چاوەڕوانی بردومانەتە سەر دڵنیاش بن چاو هیچێک لە شتە سەرێکیەکان کە لە ژیان ئینسانە زۆر ناخۆشە چاوەڕوانیە عادەتەن بگەیتە نیهایەت شتێک بەخۆشی بە یا ناخۆشی خۆشترە لەوەی کە لە چاوەڕوانیا بیت زۆر بیریەکەم بەڕاستی ئاواتە خواز بوو ئێستا بات هاتەوە یەک جار گۆرانی بە دەربەدەری بووتایە وكردي ديسان دندو أبموا لو دنيا يجبوكر گۆرانی بەجارێ ماڵی وێرانمی وت زۆرم پێ ناخۆش بوو وتم بۆچی ئەو گۆرانیە تەسجیل کردو وتی حەزم لێتی زۆر خۆشە شعرەکەی حەزین بوو پێم ناخۆش بوو ئەدوت بەسەر خۆیان وتووە یەکسەر دوایەوەژەوە بوو هەر ئەخیر گۆرانی بوو وصيت بيلا سيوانا بچن تسليم بخاكم كن فتاوي زلفي ليلى بي دروني كفني رنجينم لنا وقبر آدم فركن لخاشي ريقا كيارم نوقع أسماء لە ڕاپەڕینی ساڵی 1991 و ڕووخانی ڕژێمی بەعسی عێراق چەند بەڵگەنامەیەک دۆزرایەوە کە دەری دەخات قادر کابان بڕیاری دەستگیرکردنی لەلایەن ئەمنی سلێمانی دەرچووە و نێردراوە بۆ ئەمنی کەرکووک و نزیکەی 4 مانگ دوای دەستگیرکردنی لە ڕۆژی 1970 لە کاتژمێر 6 بەیانی لە زیندانی سجن الأحكام الثقيلة لە سێدارە دەدرێت. ماوەی ئەو 10 ساڵە هیچ زانیاریەک نەدراوە بە خانەوادەکەی. دوایی هیچ نیشانەیەک لە جەنازە و گۆڕەکەی نەدۆزرایەوە و هیچ کەسێک نازانێ کە شوێنی جەنازە و قەبرەکەی لەکوێیە و چی بەسەر هاتووە و تا چ ڕادێک ئەم بەڵگەنامەی ڕاستە و ئایا چارەنووسی هونەرمەند قادر کابان دیاری ئەکات یان نا. من شخصی خۆم وا نازانم کە نەمابێ ینی چکە تۆ ڕۆیشتی تر نەهاتەوە کەسە
یعنی هەموو دقەیە چاوەڕێیت مردوویەک نییە بڵێ ناشتمان و کۆتایی هاو بەڕاستی بەکارە ساتێنە ڕۆی لە بەردەمی خۆتە هەتا ئەو کەسانە بران و بە نادیاری تر لای تۆ هەوێنی ئازارەکە هەر تازەیە هەمیشە ینی هەمیشە تۆ بیری لەکەیتەوە هەمیشە لەگەڵ تا ئەو کاتە ناخۆشەکە ئیبانە هەر بیر ناچێتەوە هی هەر بە قۆناغەکانی مناڵی و هەتا ئێستش لەبەرەوە من هەر چاڕم بگەڕێتەوە هەستەکەم نەمردەوە هەستەکەم هەیە. بەڵام ئەگەر بمایە تا ئێستا هەر ئەسەرێکی هەرە بوو ئەوەش ڕڵێم بەڵام لەگەڵ ئەوەشە چووکە هیچم نەدیوە لەبارەیە و هیچم نەزانین ڕۆژە لە ڕۆژان مهاجەیەکم نەکرد نازانم بۆ کوێیان برچیان لێ کرد لەبەرەوە هەر لە دڵی خۆما هەر وەزانم ماوە و نەمردووە. باوکی من کەسایەتێکی نەرمونیانی هەبوو مەسەلەن حەزم لە وێنە کێشان بوو مۆسیقاشم حەزری بوو مناڵی بەڵام زیاتر وێنە کێشانەکە هەستی پێکرد ئەو هەڵبەت بۆیە مەسەنحانی ئەیام هات دەفتەری ڕسم و بۆیە و ئەو شتانی بۆ کڕێم تاوەکو زیاتری تروای لێ هاو بردمی بۆ چالاکی قوتابخانەکان تۆ مەڵی مامۆسای بەڕێزی لێ بۆ سا دەرس لە نشاط مەدرەسی بە لە دەرسی هونەریان پێوتمەوە ئیتر لەگەڵەوە من بەردەوام بووم تا ئێستا. تەشجیعە کردین بە پێی توانە وەلو عمرمان زۆر مناڵ بۆ کاتە بە پێی توانە تەشجیع کردین لە بواری هونەریە. من بیرمە لە تەمەنی 4 ساڵیە بوو 4 ساڵ و نیو بوو کەمانێکی بۆ کڕی بووم ئەینەشت بۆ کاروانی برام تەشجیعە کرد پیانۆیەکی بۆ کڕی بوو جیتاری بۆ کڕی بوو ئیتر بە هەموو شێوەیەک لەو عمرە مناڵەوە تەشجیعە کردین کە ئەو بوارە بگرین. خاوەنی دەنگێکی جڵال بوو دەنگی خۆش بوو و ئەو سرودانەی ئەیوت و ئەو گۆرانانە ئەیوت سرودەکانی نیشتیمانی بوون گۆرانەکانی خۆش بوون بەدڵی خەڵک بوون ئەمە لە لای فەنیەوە لای سیاسیشەوە گەنجێک لەو تەمەنە گیانی خۆی ببەخشێ بە خاکەکەی و بە نەتەوەکەی دیارە بە سمبولێک بە ڕەمزێک لەناو خەڵقا بۆیە خۆشەویستە. کاقار هەموو ئەو سیفەتانەی کە لە هونەرمەندێکی گەورە هەیە هەموو تیا بوو پیاوێک بوو بێغەرەز بوو هەموو ئەو کەسانش کە خراپیان لەگەڵ کرد ئەو بەو دەردەشیان برد لە مەجای هونەرا لە بواری هونەرە کە نەیان هێش پێشکوێنیان هێر حەقیشیاوی خۆی بێرێتێ بۆ یەک جاریش قسەیەکی ناخۆشی پێنەوت ئینسانێک بوو بێچی نەبوو بێغەرەز بوو باوەڕ ناکەم لە هەموو ژیانە یەک کەس دڵی لێ زویر بوو. ئەگەر لەم کاتەیە بیبێنم بەڵام چی هەر وەکو بینی کوڕ و باوشێک حەزەکەم دانیشم و سە لە نوێ هەموو ئەم ماوە دوورەی غەریبی خۆیم بە باس کات و دووری و باسی هەموو ئەم سەردەمە بکاکە لێمان دوور بووە. تا ئێستاش خەوی پێبینم زۆر کات خاڵەقار ئەوەنە بێدەنگ و لەسەر خۆ بوو من وەک پەپولە ناوێ بم هەر پەپولەیەک بوو بۆ خۆی پەپولە. مڵا من ناوێنم شۆڕژگەڕێکی ڕازگۆ. قادر کابان کۆترێکی ئاشتی بوو بەڵام بەدەستی بەعس سەربڕە. قارکابان ئەتوانم بڵێم هونەرمەندێ بوو بەهاترین شت کە گیانی خۆی بوو بەخشی. قارکابان و سلێمانی ئاوێتە یەکن. قارکابان ناسنامەی سلێمانیە. منیش دەروونم شاد بێ ملم لە بەندە ئازاد بێ بەرەڵا بم باڵار بم دوور لە مەینەتی شار بم ڕەنگە جوانترین وەسف بۆ قار ئەو دی ڕەشیاری گۆران بکە وەسفی بلبلی پێکردو ئەو بلبلێ ئەویست دەرونی شاد بێ ئەویست لە بەندە ئازاد بێ ئەویست کامەران بێ ئەویست هەستی جوانی خۆی دەربڕێ بەرامبەر بە ژیان بەرامبەر بە کۆمەڵگاکە کەسێ نەبوو یعنی یەکێکە لەو کەسانەی لەو هونەرمەندانەی بەدڵ نەتەوەی خۆی خۆشەویست و ئەشویست خزمەتی بکە. پێڵم تۆ خۆشەویستی هەمومانی هەتا ماوین بەتەماتی.
تەنها وشەی باوکە. هەی شەمی شەوان هەی شەمی شەوان هەی شەمی باشە و سلچرای شەوان هەی شەمی باشە و سلچرای شەوان هەی ژیانی من هەی ڕوحی ڕەوان هەی ژیانی من هەی ڕۆحی ڕەوان هەی دلێنەکەی بێخەوان هەی عنبەری خاڵ سۆسەنی کڵاف هەی ڕووناکایی ڕەشمەڵانی جاف هەی عنبەری خاڵ سۆسەنی کڵاف هەی ڕووناکایی ڕەشمەڵانی جاف هەی من پەروانەی بەرز و تاوی تۆ هەی من پەروانەی بەرز و تاوی تۆ هەی من جیرۆدەی زۆفی خاوی تۆ هەی من جیرۆدەی زۆفی خاوی تۆ هەی شەمی شەوان هەی شەمی باشە و